هەم خۆم هەم مدیر عامەکان بەیەکەوە سەردانێکی پارێزگای هەولێر و ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێرمان کرد و ئێستاش لە سەردانی مەیدانی داین بۆ کۆمەڵک شوێنی گرنگ کە پرۆژەی کشتتوکاڵین یەکێک لەوانە کارگەی ئالیکی باراشە لە لیژنەی باڵای کۆرۆنا باسی ئەم بابەتەمان کردووە و بۆ ئەمە بەستە مدیر عامەکانی کشتتوکاڵی لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان کە ئەندامی ژووری ئۆپەراسیۆنەکانن لەگەڵ بەڕێوەبەرهەتیەکانی ڤێرتەرنەری داوامان کردووە کە یعنی بڵێن بۆ چاکردنی دەڕاستە و ئامێرانی کە پێویستە بۆ دوورینەوەی گەنم و جۆ لە ئێستادا سناعە یعنی کراوە بێ ئەمڕۆ لەگەڵ بەڕێز پارێزگاری هەولێر ئەم بابەتەمان تاوتوێ کردووە و ئەوان قەراریان داوە لە چەند ڕۆژی ئایندەوە لە ئێستاشەوە بزانام دەستی پێ کردووە کە ئەو دوکانانەی کە پێویستن بکرێنەوە بۆ ئەوەی چاکردنی ئامێرەکان جگە لەوەش لەسەر مەسەلەی وەرگرتنی گەنم و تۆمارکردنی ناوی جوتیاران بۆ شێوازی وەرگرتنی گەنم هەم لە ناوخۆی هەرێمی کوردستان بەڕێوەبەرهەتێک گشتیەکانمان ئێستا ئەبدەیتی ناوی جوتیارەکان دەکەنەوە هەم لەگەڵ وەزارەتی زراعی عێراق لە سەرخەتین بە بەردەوامی و چەندین کتابمان کردووە و لەگەڵ وەزارەتی دارایی عێراق لە سەرخەتین بۆ ئەوەی ئەمساڵ میکانیزمێک بگیرێتە بەرکە لە هەموو عێراقدا یەک جۆر بێ و بە یەک شێواز مامەڵە لەگەڵ یعنی ئینتاجی بەروبوومی دانەوێڵەی گەنم و جۆ بکرێت لە سەر ئاستی عێراق بە یەک شێواز و ئەو جیاوازیە کە ساڵان هەبووە نەهێڵدرێت ئێمە لە جوهدی خۆمان بەردەوامین و لەگەڵ ئەوەشدا ئێمە پرۆژە پێشنیارێکمان هەبوو بۆ ئەنجومەنی وەزیران کە بە خۆشحاڵیەوە هەر دوێنێ شەو سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران لەگەڵ مندا قسەی کرد لەم یەک دوو ڕۆژە دانیشتێکی تایبەت دەکەین و لە ناوخۆی هەرێمی کوردستانیش داهانی کۆمپانیەکانی خۆمان دەدەینە و کەرتی تایبەت لە کڕینەوەی گەنمی خۆمان و خەزنکردنی لە سایلۆیەکان بە شێوازێک چونکە ئێمە بە تەجروبەی چەند ڕۆژی ڕابردوو کە من بۆ خۆم بە شێوازێکی زیندوو بینیومە ئەو گەنمەی کە دەکڕدرێتەوە و دەنێردرێتە ئاشەکان زۆر بە ئەتیادی دەتوانرێت بکرێتە نان هەم لە نانەواخانەکان هەم لە کارگەکاندا بۆ ئەوەی کە بخرێتەوە بازاڕ